هەناردەکردنەوەی نەوتی هەرێم چی ماوە بۆچی تا ئێستا دەستی پێ نەکردوتەوە؟ شاندە باڵەکەی هەرێم و بەغداد لە سەردانیکردنی کێڵگە نەوتیەکان گەیشتن بەچی؟ دوای قۆناغێکی درێژی دانوستان وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی نەوتی حکوومەتی فیدراڵ هەنگاوێکی مێژوویان ناوگەیشتنە ڕێکەوتنێکی بنەڕەتی بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. ئەم پەرەسەندنە نوێیە وەکیوە و دەرفەتێکی گرنگ بۆ بوژانەوەی ئابووری عێراق و بۆ هەرێم سیر دەکرێت کە بەرهەمی زنجیرەیە کۆبوونەوەی چڕ و سەردانی مەیدانی بۆ لە 7 تەموزی 2025 دەستی پێکرد. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا شاندێکی باڵا و پسپۆڕی هەردوولا کە زۆرینەیان لە شارەزایانی وەزارەتی نەوتی عێراق پێکاتبوون سەردانی تەواوی کێڵگە نەوتیەکانی هەرێمیان کرد و ئامانجی ئەم سەردانانەش هەڵسەنگاندنی وردی بارودۆخی تەکنیکی و توانایی بەرەمهێنانی کێڵگەکان بوو کە لە کۆتاییدا لە 11 ئابی 2025 وە بناغێر ڕێکەوتن لەسەر میکانیزمێکی هاوبەشی نوێ بۆ هەناردەکردن ناوەڕۆکی میکانیزمانوێکە بەڕوونی دیاری کراوە و لەسەر بنەمای بەرهەمی ڕۆژانەی کێڵگە نەوتیەکانی هەرێمدا ڕێژراوە و بەپێی ڕێکەوتنەکە سەرەتا بڕی 50,000 بەرمیل نەوتی خەو لە کۆی گشتی بەرهەمی ڕۆژانە بۆ دابینکردنی پێداویستیەکانی سوتەمەنی و کارەبای ناوخۆی هەرێم تەرخان دەکرێت و پاش جیاکردنەوەی ئەم بڕە تەواوی بەرهەمی ماوەی نەوتی هەرێم بە شێوەیەکی فەرمی و ڕێکخرا و ڕادستی کۆمپانیایی بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ دەکرێت. لەمە دووە سۆمۆ تاکەلایانی بەرپرس دەبێت لە فرۆشتن و هەناردەکردنی ئەم نەوتە لە بازاڕە نێودەوڵەتیەکاندا هاوشێوەی نەوتی بەرەمهاتووی ناوچەکانی دیکەی عێراق و بۆ مسوەگەرکردنی پابند بوون بەم ڕێکەوتنە شکۆنووسی کۆبوونەوەکان لەلایەن شاندێکی فراوانەوە واژۆکرا کە پێکاتبوو لە 7 پسپۆڕ و بەرپرسی شاندی وەزارەتی نەوتی فیدراڵی و 5 ئەندامی شاندی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم. بەڵام یاک هەنگاوی چارە نووساز ماوە بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە بە تەواوەتی بچێتە بواری جێبەجێکردنەوە کە بریتێ لە ئەنجامدانی گفتوگۆی کۆتایی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا بۆ پێی هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی بۆری نەوتی کوردستان تورکیاوە دەگاتە بەندەری جەیهان. پێویستە بەغدا و ئەنقەرە لەسەر وردەکاریەکانی دەستپێکردنەوەی گواستنەوەی نەوتەکە ڕێک بکەون پێش ئەوەی بەکردەی پرۆسەکە دەست پێ بکاتەوە. ئەم ڕێکەوتنە شەنگاویشی گرنگە بەرەو چارەسەرکردنی کێشێکی ئاڵۆز و کۆتایی هێنان بەو زیانە ئابووریە گەورەیی کە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەوە دروست بووە. سەرکەوتنی کۆتایی پرۆسەکەش بەندە بە ئەنجامی گفتوگۆکانی داهاتووی نێوان عێراق و تورکیاوە.